سڵاتان لێبێت بینەرانی زاری کرمانجی ئەم کاتەتان باش لە دیدارێکی تایبەت لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستین لەم دیدارە تایبەتە ئەمانەوەی گفتوگۆ لەسەر یەکێک لە بابەتە گرنگەکان بکەین دوای ئەوەی لە هەفتەی ڕابردوو شاندێکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی کۆماری ئیسلامی ئێرانی کرد لە نێو ئەو شاندا جگە لە پارێزگار و سەرپەرشتیارەکان سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران لە نێو ئەو شاندەدا بوو بۆەوەی بزانین دەستکەوت و ئامانجەکانی ئەم سەردانە بۆ کۆماری ئیسلامی ئێران چی بوو و چەند ڕۆژێکیش پێشتر وەفدێکی کۆماری ئیسلامی ئێران لە حاجی ئۆمەران دیداری هەبوو لەگەڵ سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران با بزانین کۆی ئەو بابەتە چ دەستکەوتێکی هەبوو بۆ ئیدارەی سۆران لە سەرەتای ئەم هەفتەیەش دیدارێکی گرنگتر بۆ سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران هەبوو لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان با بزانین لەو دیدارەش باس لە چی کراوە ئەیانەوێت چۆن ئیدارەی سۆران پێش بخەن بە خۆشحاڵیەوە لەم دیدارە بەڕێز هەڵگور شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران لەگەڵمانە بێ و کاکەڵگۆرد ئەم کاتتان باش کاکەڵگور بالەوە دەست پێ بکەین سەرەتای ئەم هەفتەی دیدارێکی گرنگت هەبوو لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ناوەڕۆکی ئەو دیدارە لەسەر چی بوو پەیوەست بە ئیدارەی سۆران بەڵێ تەمان نەما دوای 2 ساڵ ئیداری سربەخۆی سۆران کە وەکو ئیدارێک نەمە دەست بەکار بووینە لەم دیدارەدا باسمان لە بەرنامە و پرۆژەکانی ئیداری سربەخۆی سۆران بۆ جەنابیان کرد چەندە جەنابیان لە نزیکەوە ئاگاداری هەموو ئەو بەرەو پێشچوونانە بوو بەڵام پێمان باش بوو چەند بابەتێکی گرنگ هەیە باسی دیوە بکەین لە نزیکەوە لەگەڵ جەنابیان تاوتێ گفتوگۆ بکەین لە کۆبوونەوەیەکی دوو کات ژمێری بە تێر و تەسەڵی باسی ئەو بابەتانەمان کرد و باسی بەرنامە و پرۆژەکانی داهاتوومان کرد لە ئیدارەی سربەخۆی سۆران جەنابیان هەروەکو پێشتر کە پاڵپشتێکی بەردەوام بۆ ئیدارەی سربەخۆی سۆران پاڵپشت خۆی دووپات کردەوە کە هەموو پاڵپشتێک دەبێتن بۆ ئێمە و بە تایبەتی ئێمە باسمان لەوە کرد لە میکانیزمی جێبەجێکردنی بەرنامەکانی کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە دەستمان داوەتی بە شێوەیەکی جیاوازتر لەوانەیە لەگەڵ شوێنەکانی دیکە بەرنامەی کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ڕوون و ئاشکرایە بەڵام میکانیزمی جێبەجێکردنی لەوانەیە لە پارێزگایەک بۆ پارێزگایەکی دیکە لە ئیدارێک بۆ ئیدارەیەکی دیکە بگۆڕێت ئێمە باسمان لەوە کرد کە چۆن دەستمان پێکردەوە بە میکانیزمێک ئێمە بەرنامەی کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ دەکەین بە تایبەتی بابەتی ریفۆرم و چاکسازی کە یەکێکە لە بەرنامە سەرچیەکانی کابینەی نوێ بۆمان باس کرد کە چۆن دەستمان پێکرد و بەرنامەی ئێمە چی دەبێتن لە داهاتوودا لەو دیدارە ئەوەی زۆر گرنگ بێ بۆ سۆران چی بە تۆگوت سەرۆکی حکوومەت ئێمە دوو بابەتەیە بابەتێکی ئیداری و کارژێڕیە بابەتێکی کە بابەتی خزمەتگوزاری پرۆژەکانە خۆتان نەزانێ ئێمە لە ساڵی پار پرۆژەیەکی زۆری خزمەتگوزاریمان نەخستە بواری جێبەجێکردن و بەدەر لەوەی کە ئێمە تازە دەست بەکار بوون وەکو ئیدارەی سربەخۆی سۆران و یەکەم ساڵیش بوو بودجێ پەرەپێدانی پارێزگایەکان ئەو بودجانە ئێمە ڕاستەوخۆ لەلایەن ئیدارەی سربەخۆی سۆرانەوە توان بواری جێبەجێکردن بەڵام بە خۆشحاڵیەوە ئێمە بەو ستافە و بۆ تیمەکەمێک کە هەر لە بەردەستماندا بوو تقریبا لە پێشنگ بوون لە پێشەم و پارێزگا و ئیدارە سربەخۆیەکان بوون لە ڕێژەی جێبەجێکردنی ئەو پرۆژانە دیارە جەنابیان خۆشحاڵ بۆەوەی کە ئێمە بە ڕێژێکی زۆر ئەو پرۆژانمان نەخستە واری جێبەجێکردن لە ساڵی ڕابردوو بۆیە یەکێک لە بابەتان ئەوە بوو کە پرۆژەکانمان بە چ میکانیزمێک جێبەجێ کردووە پرۆژە خزمەتگوزاریەکانە لە پەنا پرۆژە خزمەتگوزاریەکان پرۆژە استراتیجیەکان هەیە بە تایبەتی پرۆژە استراتیجیەکانی ڕێگا و بانە استراتیجیەکان خۆتان نەزانن ئێستامە پرۆژەی سپیرک خەلیفان لە بواری جێبەجێکردندایە باسمان لە بەرفراوانکردنی ڕێگای هامیلتۆن کرد کە ڕێگایەکی بازرگانیە پەرەپێدان و بەو ڕێگاوبانانە هەم لە ڕووی بازرگانی و هەم لە ڕووی گەشتیاریش و ئاستی گەشتیاری و ئاستی بازرگانی لەم ناوچێ بەرز دەکاتەوە بۆیە ئەو بەرنامانە ئەو پرۆژانەکە قسمانە بەردەست جەنابیان کە گرنگە چەندە گرنگە ئەو پرۆژانە بێخنە بواری جێبەجێکردن جەنابیان بەرچاوڕوونیشی زۆر باشتریشی هەبوو لەسەر ناوچەکە و ڕاستپاردە و ڕێنمایی تایبەتیدا کە چۆن کار لەسەر ئەم ڕێگاوبانانە بکەیت پرۆژەکانی کە استراتیجی ئێمە کە ئیشمان لەسەر کردومە لە ڕووی کەرتی گەشتیاریەوە ئێمە جەنابیان
ڕاستە و خۆ چاودێری ئەو پرۆسەیە دەکا و لە ژێر ڕێنمای و ڕاستپادەکانی جەنابیان ئێستا ئێمە خەریکی دروستکردنی ئەو ماستەر پلانی گەشتیارینە لێوشەوە باس لەو ماستەر پلانە کراوە جەنابیان خۆیان سەرپەرشتی ئەو پرۆسەیە دەکاتن. بابەتەکانی کەی ناو ئیدارەی سۆران و قەزا و ناحیەکان بۆ نمونا لە سۆران ئێمە شوێنی تا ئێستا پارکێکی نیشتیمانی نییە. ئێستا کارمان لەسەرەوە کردو کە کار لەسەر دروستکردنی پارکێکی نیشتیمانی بکەین و ناو سنتەری دیانە بازاری سۆران بازاری سۆران چۆن پێش بێخین چۆن هەنگاوەکان بەرە ئەو بنێن کە ئیدی لەمە دووە سۆران ئەوەی کە کرایە ڕێکی بخرێتەوە و لێرە بەدواوە بە شێوەیەکی ئەندازەی و ڕێک فراوان بکرێت. کاکەڵگۆ لەسەر ماستەر پلانی گەشتیاری مادام سەرۆکی حکوومەتی هەرێم خۆی سەرپەرشتی و چاودێریەکە هەنگاوەکانی دەست پێ کردووە یا لێرە بەدوا دەست پێ ئەەکەن؟ نەخێر هەنگاوەکانی دوو سەردانی جەنابیان ئاگادار بوون کە سەردانی ئێرەی کرد و سەردانی شوێنەکانمان کرد هەر ئەو کاتە ئەمە دەست بەکار بوون و لەگەڵ تیمێکی بیانی نەرویجی کە سەردانی ئێرەیان کرد و سەردانی هەم ئەو شوێنانیان کرد ماستەر پلانەکە تقریبن دیزانی ماستەر پلانەکەی دروست کرایە بەڵام جەنابیان ئەو تێبینانی لەسەری هەبوو و کار لەسەرەوە دەکەین کە دوای فاینەلایز بکرێتن ئەوەی نەخشەی کۆتایی پسند بکرێتن بۆ ئەوەی کاری لەسەر بەو جێبەجێکردنی ئەو ماستەر پلانە ئیدارەی سۆران قۆناغێکی تازە ئەچێتە پێشەوە لە بواری گەشتیاری. گەشتیاری ئەمە زۆر زارم باسیەوەمان کرد و کە گەشتیاری ئەوەی ئێستا هەیە ئەمە دەبێ پەری پێ بدەین ناوچەی یاری سەر بە خۆی سۆران ناوچەیەکی گرنگی گەشتیاریە بۆ جەنابیان بەو بابەتە زۆر گرنگیشی زۆر بۆ بابەتە دەدات. ئەمە ئامادەکاریەکانمان دەبێ بکەین دەبێ کەرتی گەشتیاری کە زۆر جار من باسیەوە دەکەم لە لۆکەڵێکی بینێنە دەرەوە دەبێ بەنێو دەوڵەتی بکەین بەڵام بۆ ئەوی بەنێو دەوڵەتی بکەین دەبێ ئامادەکاریەکانی خۆمان تەواو بکەین بۆ ئەوەی بتوانین پێشوازی لەو گەشتیارە نەبکەین کە دایانەوە سەردانی کوردستان و دایانەوە سەردانی ئیدارەی سەر بەخۆی سۆران بکەین. لەم ڕوانگەیەوە ئێمە کارمان لەسەر دروستکردنی ئەم ماستەر پلانی گەشتیاری کردە کە هەموو ئەوەشی تێدا بێتن هەموو ئەو شوێنانەی تێدا بێتن کە بە ستانداردێکی نێودەوڵەتی بیتن بۆ ئەوی بتوان پێشوازی لەو گەشتیارانە بکەین. هەر لەسەر ناوچە گەشتیاریەکان هەندێک سەرنجە بۆ خەڵک گلەی ئەکە ئەڵێن نرخەکان زۆر بەرزکراونەتەوە یا چاودێری وەکو پێویست نییە بۆ ئەمە چی ئەکەن بۆ ئەوەی لە شوێنە گەشتیاریەکان نرخ زۆر بەرز نەکرێتەوە هاوڵاتی بتوانێت گەشتیار شت لەوێ بکرێت و بە پێداویستەکانی دابێ بکە. بەخۆی بابەتی گەشتیاری لە هەموو جیهان لێڤڵاتی هەیە یعنی شوێنێکەیە بۆ خەڵکی کەم دەرامەت شوێن هەیە بۆ خەڵکی مامناوەند شوێن هەیە بۆ خەڵکی کە ئیمکانەتیان باشترە ئەوە شتێکی ئاساییە ئێمە دەمانێت کار لەسەرەوە بکەین شوێن بۆ هەمویان هەبێتن. ئەوەی ئێستا هەیە ستانداردێکی تقریبان هەموو وەکو یەکە ئێستا مثلەن ئەتو دەرێی خەڵک گلەی دەکاتن کە دەرێت نرخەکانی بەرزە خەڵک گلەی دەکاتن دەرێت دەمەوێتن شوێنێکی ئارام هەبێتن ئەگە نرخەکەشی بەرز بیتن بەڵام دەمە بێمە کوردستان یعنی ئەو لێڤڵانە دەبی دیاری بکرێن هەموو بتوان پێشوازی لە هەموو چینێک بکەین ئەوانەی کە دەیانەوێت لە ڕووی گەشتیارەوە سەردانی سۆران بکەن ئەوەی کە باسی ماستەر پلانی گەشتیاری دەکەم دەبێت ئەو بابەتانە لە بەرچاو بگیرێتن. بەس ئەمە جیاوازیش دروست ناکات لە بینی چینەکانەوە وڵێ چینێکی بڵێن مامناوەند و لەگەڵ چینی خوارەوە یا چینێکی بەرزتر ئەوە کارێکی ئاساییە ینی ئەوە شتێک نییە کە ئەمە بە خەڵکی نێگەتیفی سیر بکەین کەسانێکی ئیمکانەتی هەیە حەز دەکاتن ئێستا مەسەڵەن بۆ نمونە گەشتیارانی بەغدا و خواروی عێراق ئەوانە کە ئیمکانەتیان باشە لەوانەیە سەردانی کوردستان ناکەن چونکە بە تەسەووڕی وان ئەوان حەز دەکەن مەسەڵەن پارە سەرەوە بکەن بەڵام کە ئەتوو ئامادەکاریان خەڵکێکی بیانی بێت ئێرەکانە هۆتێلێکی پێنج ئەستێرەی پێویستە با هۆتێلی پێنج ئەستێرە بۆ ئەوانە هەبێتن کە ئیمکانەتیان هەیە با هۆتێلێکی سێ ئەستێرە شەوێتن خۆ ئەو ئەستێرانە هەیە لە پێشکەوتوترین وڵاتیش هۆتێلی یەک ئەستێرە هەیە دوو ئەستێرە هەیە سێ ئەستێرە هەیە پێنج ئەستێرە هەیە هەر کەسە و بەپێی ئیمکانەتی خۆی سەردانی ئەو شوێنانە دەکاتن ینی ئەوە میوێت و بۆ هەمووان هەدبیتن تا بە قەدەر ئیمکانەتی خۆی ئەو بتوانێتن گەشتی خۆی بکاتنی گەشتیاری. باش کاکەڵگوڕ بینە سەر ئەوەی بۆ ئەم ساڵ بۆ ئیدارەی سۆران لە پلانی 2023 ئێوە
چ پرۆژەیەکی گرنگ و استراتیژی جگە لە ڕێگەوبان یا تەواوکردنی پرۆژە تەواو نەکراوەکان لە بەرنامەدایە وەکو مشتەیەک بە خەڵکی ڕابکەینی. ئێمە وەکو باسم کردێکێک لەوانە کە سەرتری ناحیە و قەزایەکان بابەتی سەوزاییە. ئەمە تا ئێستا کێشەیەکمان هەیە بابەتی پارکەکان لەناو سەرتری شار و لە شوێنەکانی دیکەش تا ئێستا وەکو پێویست نییە. ینی پرسیارێکی جدی هەیە بۆ دەبێ خەڵکانێک لەو شوێنە خۆش و دڵگیرە پێنجشەم و جمعان خێزانەکانی خۆیان ببەن مەسەڵەن بۆ نمونە بۆ هەولێر تا بچنە پارکێک. ئێمە کار لەسەرەوە دەکەین کە خەریکی دیزاینی دوو شوێنی بۆ ئەوەی پارکێکی مۆدرن کە هەموو شتەکانی لەخۆ بگرێتن لە ناو سۆران و ناو سنتەری سۆرانیش پانتایش سەوزایی دروست دەکەین. شوێنی دیکەشمان دیاری کردیە ئەوەیەک لەوانەیە کە من هەموو ئەو پارکانی ناو گەڕەکەکانیش کە دیاری کراوە بۆ پارک ئێمە دەستمان بە هەڵمە تێ کردووە هەموو ئەو پارکانە نۆژەم بکەینەوەی کێکراوە و ئەوەی کە بۆ پارکیش دیاری کراوە لە هەنگاوی یەکەم هەر نەبێ ئامادەکاریەکانیان بۆ بکەین بۆ ئەوەی لە ئایندێکی نزیک پارک تێدا دروست بکەین. ئەو بابەتێکیان بابەتێکی تکە دیزاینی ناو شارە، ینی شار دەبێت ئەم جارە بە شێوەیەکی ئەندازەی فراوان ببێتن. ئەو شقامانی کە دەکرێن بە تایبەتی کە هیچ حسابێک بۆ بابەتی پیادەڕۆی نەکراوە، یعنی هەمووی شقامە و هیچ شوێنێک نیە کە ئێمە دەمانەوێت لێرە بەدواوە ئەو دیزانانێک کە دەکەین تایبەت بەوانێک کە پیادەڕۆی بە تایبەتی کە شوێنێکە قوتابخانەی لێ منداڵی لێیان خەڵکانی کە دەیانەوێت هات چ بەسەدا بکەن کارمانە سەرەوە کردووە. بابەتەکانێکی پرۆژەی استراتیژی بابەتی بازرگانیە. ئێستا ئێمە کار لەسەرکردنەوەی سنتەرێکی بازرگانی دەکەین. ئامانج لەوەیە کە ئێمە هەڵی کار لەم ناوچەیە بەرز بکەینەوە و ڕاکێشانی دەستی و بەرهێنان بۆ ئەم ناوچەیە بۆ ئەوەی وەبەرهێنانی زیاتر لە هەموو بوارەکانی تێدا بکەن. پرسیارەکە لەوە بکەین کە بۆچی گەنجێک لێرە سۆران بەجێ دەڵێتن بۆ ئەوەی کە بە دوای کاردا بگەڕێتن. ئێمە دەمانەوێت ئەو فرسەتە لێرە دروست بکەین. تەوانەوە بەرنامەیەکی درێژخایەنە. ئێمە لە ساڵی ڕابردوو تەنها بەوە ڕاگەیشتن کە پرۆژەکانی خزمەتگوزاری بێخینە بوارە جێبەجێکردن، بەڵام بەرنامە پلانی زۆر باشمان هەیە. لە ڕووی بجەوە ئەم ساڵ بوو بۆ ئیدارەی سەربەخۆ سۆران دیاری کراوە، پشکەکەشی وەکو ساڵی پێشترەیە کەم و زیاد بووە. دیاری کراوە، بەڵام خۆتان نەزانن ینی کێشەیەک لە دوای یەکەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی بەغدا بەردەوامە. ئەو بەرنامە پلانی کە پارساڵ دانرا بۆ ئەم ساڵیش دانرایە. ئێمە لە چاوەڕوانی تیمێکی دیوانی ئەنجومەنی وەزیران دەکەین کە هیوادارین لەو هەفتەیە سەردانی ئێرە بکاتن بە سەرۆکاتی سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران. لەم دیدارەدا باس لەو کێشە و پرۆژانەی کە لە ئیدارەی سەربەخۆی سۆران پێشتری جێبەجێکراون و لەمە دوای چۆن جێبەجێ دەکرێتەوە باس لە بابەتی بودجێ ئەم ساڵیش بکەین کە بەس شێوەیەک دەبێتن. بەڵام خۆتان نەزانن ئەم وەکو باسم کرد کێشەکانی لەگەڵ بەغدا و ڕاوستانی نردنی هەناردەی نەوت و دابینکردنی موچە ئیترەوە لە ئێستاوە تۆزێک زوو هەتامە پێشبینی ئەو بکەین ئایا وەکو پارساڵ دەبیتن، بەڵام هیوادارین وەکو پارساڵ شۆڕشیشێکی ئاوادانی ئەم ساڵە دەست پێ بکەین. بۆ خۆت پارێکت تێبینیت لەسەر کۆمەڵی پرۆژە هەبوو. ئەم ساڵ بە دروستی کار لەسەر ئەوە کراوە بۆی ئەو تێبینیانە جێبەجێ بکرێن بۆ ئەوەی کەم و کورتیەکان باشتر چارەسەر بکرێن. بەڕاستی هەموو کێشەیەکی جدیمان هەیە لەم بابەتە. ینی بەڵێندەرەکانی خۆمان چەند جارش دانیشتیمە تقریبا ینی دەک جاران گەیشتمە و قەنەعەتی لەوانەیە ئیمکانیەتیمان ئەوەندە بیتن. بەڵام من یەک مەبدەئەم هەیە بۆ نمونە قیرتاوکردن 3 کیلۆمەتری قیرتاوکردنی بەڕێک و پێچی بە منەزەمی زۆر باشترە لە 6 کیلۆمەتری بە ناڕێکی. بۆی ئەمە هەموو هەوڵەکانمە بۆ ئەوەی کە دەکرێتن بە شێوەیەکی ڕێک و پێک بکرێتن و ملێت ناشارمەوە ئەم کێشەیەمان هەیە لە ڕووی ئیمکانیەتی بەڵێندەرەکانمان ئەوانەی کە لەم ناوچێدانەمە حەز دەکەین کار و ئیشەکان بۆهام بدەین. بەڵام ئەگەر گەمە ئەو خاڵەی کە لە ئاست ئەو تومۆحی ئێمەنینە لە بابەتی کواڵەتی ئەم پرۆژانە بەڕاستی ئەمە دەبێت یان ئەوەتە خۆیان چاک بکەن، ئەمە دەبێت بە توی ئەلتەرناتیڤ بگەڕێن
چونکە لە ئەنجامدا ئەم پرۆژانە بوو ئەو خەڵکەیە و ئەو ئیمکانەتی ئەو خەڵکەیە ئێمە تەنها وەسیتێکین لە بینی حکوومەت و ئەو خەڵکە. من چەندین کۆبوونەوە و دیداریشم لەگەڵ بەڕێندەرەکان ئەنجام داوە، بەردەوامیش دەبم لەگەڵیان بۆ ئەوەی بتوانن بە باش کوالەتێکی زۆر باشتر ئەم پرۆژانە جێبەجێ بکەن، نەبێتە لیژنە و لیژنەکاری و محاسبە و سزا کە من زۆر جارم پێیان دەڵێم دەبێت ئەندازیاری کۆمپانیا زۆر لە ئەندازیاری ئیدارەکان زیرەکتر بیتن بۆ ئەوەی تووشی هیچ کێشە و گرفتەک نەبێت. بەڵام هەتا ئەو دەقەیە من ئەوەی کە من تەوەقعەکەمەوە لە ذهنی من هەیە وەکو پێویستە. کاکەڵگورد باست لە ڕێگای سپیلێک کرد کە پرۆژێکی استراتیژیل بۆ سنووری ئیدارەی سەربەخۆسران لەگەڵ ڕێگەی حاجی ئۆمەران چۆماکە بە ڕێگەی هاملتۆن ناسراوە. ئەم ساڵ ڕێگەی سپیلی خەلیفان تەواو ئەبێ کارەکانی؟ ئینشەڵا ئەوەی کە بە بەرنامەی دامان ناوە ڕێگای سپیلی خەلیفان پێش وەرزی زستان تەواو ببێتن. کارمان لەسەر دیزاینی فراوانکردنی تا زارگەلی کردووە ئەم ناو خەلیفانیش و کار لەسەر فراوانکردنی ناو گەلی دەکەین و یەکێک لە بابەتەشی دیکە کە ئۆڤەرپاسی دەواازەی سۆرانە. ئێستا هەموو تڕە لە ولوریەکان کە لە کەمەربەندی با پشتیا دێنە پێش خۆشخانەی ئاشتی لێ دەگەر دەسوڕێنەوە کە ئەوە ئەو ڕێڕە و ڕێڕەوەکی زۆر زۆر خراپە. ئێمە هەفتانە ڕووداوی هاتووسەمان لەوێنران هەیە. ئێستا کارمان لەسەر دیزاینی ئۆڤەرپاسێک کردووە کە یەکسەر ئەو ترەدانە دێن بەسەر ئۆڤەرپاسەکە یەکسەر بڕۆن بۆ هەولێر. دیزاینەکەی تەواو بووە، خەریکی ئەوەی لەگەڵ کۆمپانیا لە گفتوگۆدانە کە بە چ شێوەیەک بێخینە بواری جێبەجێکردن دو ئەوەی کە ڕەزامەندی جەنابی سەرۆک حکوومەتمانەوە گرت. هەر لە خەلیفان ئەبێتە قەزا ئەم ساڵ؟ هەموو ڕێکارەکانی تەواو بووە ئەوە ئەم هەفتەیە بە دووارەچوونش بۆ دەکەین، دەبێت لەو زوانە ئینشەڵا مەرسومی پێدەروسیتن. بینەوە چۆمان و حاجی ئۆمەران ئەو پرۆژەی کە پرۆژێکی ئیستراتیژەوە دەواازەیەکی گرنگجینە و دەوڵەتیشی لەسەر و خەڵکیش ئەپرسێکە ئەو هەموو تڕێلە و لۆری باڵ هەڵگرێ بەوێدا دێ حەقی ئەوەی هەیە کە بودجەیەکی بۆ سەر بکرێت و ڕێگەیەکی شیاوتری هەبێ و ڕووداوەکانی هاتوچۆش کەمتر بکرێتەوە. ئەمەش تا کوێ ئەکرێتە دووسایت؟ ئەوە شێکێکە لە پرۆژە استراتیژیەکە من لە دوای دەست بەکاربوونم هەموو ئەو پرۆژانەی کە بە تەواو نەکراوی مابوونەوە و پارێکی زۆری لێ سەرف کرابوو ئەم کارم لەسەر کرد. یەکێک لەو پرۆژانە پرۆژەی جۆسایدی سپیری خەلیفان بوو کە زیاتر لە 23 میلیارد دیناری لێ سەرف کرابوو، بەڵام پرۆژەکە نەکرابوو. بەداخەوە ئەم پرۆژەیە تەسلیمی ڕادستی یەکێک لە بەڵێندەرەکانی کە کرابەوەی پێشتری تەسلیمی کردبوو و ئەو بەڵێندەرش وەکو پێویستە و ئیمکانەتی نەبووە. من چەندین دیدار و کۆبوونەوە چەندین سەردانی مەیدانیم کردیە کە ئەو پرۆژەی بە هەر شێوەیەک بێتن دەبێت تەواو بکرێتن کە 16 کیلۆمەترە لە حاجی ئۆمەران بۆ چۆمان. لە دوایین سەردانم لەگەڵ کۆمپانیا لە مەیدانی گفتوگۆمان کرد و ئەوان باسییان لەوە کرد کە ئیمکانەتیان لەگەڵ پارساڵ زۆر جیاوازە و بەڵێنی ئەویان دەکە ئیشەکان زۆر بە باشتری بەرەو پێش بڕواتن. ئەو مانگەمان بۆدان مانگی 6 کە تەواو دەبێتن دام لە سەرپەرشتی ئەندازیاری سەرپەرشتی کردکە لە کۆتایی ئەم مانگە راپۆرتێکم بداتێ و بە ڕاشکەوانە پێم بڵێتن ئیمکانەتیان باشتر بووە بۆ بەراورد لەگەڵ ساڵی پاریانە. ئەگەر بزانم وەکو پێویست نییە بە هەر شێوەیەک بێتن دەبێت ئەم کۆمپانیاش کە ڕابستەردێتن بۆ ئەوی ئەم پرۆژێ تەواو بکە. کۆمەڵێک پرۆژەی یەکەی نیشتە جێبوون ئەوانەی لە نێوان بادلیا و دێڵسیانن چەند ساڵێکە تا ئێستا ماونەتەوە. ئەمانە چارەنووسیان یەکلای ئەبێتەوە یا هەروەکو خۆیان ئەبێت؟ ئەوەش دیسانەیەک لەو پرۆژانە تاو نەکراوانەی کە بندیسان پارێکی زۆری لێ سرف کرابوو و ئەوها بەنیوە سینمایەوە تەوانەوانە هەموو تێک دەچن. مە پارساڵ کارمان لەسەر پرۆژەی یەکە نیشتە جێبووەکانی سۆران کرد کە 144 شوقەیە پرۆژە خزمەت گوزاریەکانمان دەست پێ کرد، بەڵام دیسانەوە ئەو بەڵندەرێک کە کاری تێدا دەکرد دیسان کارێکی زۆر خراپی دەکرد و ڕامان گرت و هەتا دامانە دادگاش بۆ ئەوەیە کە دەبێت تۆ ڕێ لەو شتە بگری. یعنی ئێستاوە پرۆژەیەکی جێبەجێ کردیە، تۆ لیژنە دروست کردیە، دەستت بە سزادانی کردی، بەڵام لە نەتیجە هەمومان تێدا سەرمەندی. هەنێستا گەروانە بەدەبە ئەو پرۆژێت تەواو کرا بۆ پارساڵ و خەریکی محکەمەکاری وشکایەتکاری و سزا و لیژنە و بۆ ئێمە داوا لە بەڵێندەرەکان دەکەین ڕێ لەو شتە بگرن. یعنی پێویست ناکاتن ئەوان چاوەڕێ ئەوە بکەن کە ئێمە
شتێک بدۆزینەوە و دەست بە لیژنە و محاسبە بکەین ئەو نمونەیەکێک لە پرۆژەکان ئێستا گەروانە بە تەواو دەبوو ئێستاوا خەریکین تاوا بکرێتن خزمەت گوزاریەکانی بچێتە خزمەت هاوڵاتیان لە ئەمان شێوە 72 شوقە لە هەرسێ قەزایەکانی ڕواندز و چۆمان و مێرگە سۆریشەیە ئەوانش بە هەمان شێوە دەبی کاری لەسەر بکرێتن یعنی دەبی تەواو بکرێتن چونکە پارێژ زۆر لێ سەرف کراوە. باش کاکەڵگورد دوا پرسیاریم لەسەر خزمەت گوزاری پرۆژەکان خەڵکی ڕواندز گلەی زۆر لە ئاوە کاتن گرفتیان هەیە لە شکانی ترۆمپاکانی ئاو لە سووتانیان ستاڵێن خەڵک هێشتا تەواو هاوین دانهاتەوە تووشی کەم ئاوی بوونە بۆ ئەمە چیتان کردووە خەمێکی جددی لەو بابەتە خوراوە؟ وەڵا خەمێکی زۆر زۆر جددیمان لە بابەتە خوارد لەگەڵ دوایین کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران لەگەڵ سەرۆکی دیوان ئەو بابەتەم زۆر بەڕاشکاوانە باس کرد کە پرۆژەی ئاوی ڕواندز پرۆژەیەکی زۆر زیرین گرنگەوە ئەم ترۆمپانە زۆر کەون بووینە ئەمە دانەیەک چا دەکەینەوە دانێش کە تێک دەچیتن بۆ بە خۆشحاڵی و ڕەزامەندی سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیرانمان وەگرت بۆ ئەوەی ترۆمپایی نوێ بۆ ئەم پرۆژەیە دابین بکرێت و بکردرێتن و ڕەزامەندیش درا و من دوێنێ لەگەڵ قایم قام و بەڕێوەبەری ئاویش هەرزوو گروپێکی کاتیم پێکەینەوە ئەوەی کار لەسەر بکەین کە بۆچی کێشەی ئاو چارەسەر نەکراوە چی لێ هاتووە ئەو ترۆمپایانە لە ئەو یەک دوو ڕۆژەی دابێتن ئەوان چا دەکرێنەوە کە یەکەشیان تێکچوو بوو بابەتی کەمی ئاوی لە ڕواندز لەم چەند ڕۆژی ڕابردوو لە ئەنجامی ئەوە بووە بەڵام ڕەزامەندی ئەومان وەگرتووە کە هەموو ئەو ترۆمپایانە بگۆڕدنە ترۆمپای نوێ بکرێن من خۆم ینی چاودێری ڕاستە و خۆی ئەو پرۆسە دەکەم تا بە زووترین کات ئەم ڕەزامەندی بینینەوە ئەو مزەخانە ئەو ترۆمپایانە بگۆڕدرێن بەگۆڕینی ئەو ترۆمپایانە دابینکردنی ترۆمپای نوێ کێشەی ئاو تقریبا تا حەدێکی باش لە ڕواندز سەرسەر ئاوی بێخاڵ دۆڵی ئاکویانیش خراوەتە بەرنامەی کار ئەوش خراوەتە بەرنامەی کار ئێمە لە هەنگاوی یەکەم پارساڵ خۆتان نزانن ئیشکارمان لەسەر ئەم پرۆژێ مێگر کرد کە ئەو ئاوە دابین بکاتن ئەنێ بەلایانی کەم بتوانین کێشەیەکی سەرەتایی جاری سەرەسەر بکەین لە دۆڵی ئاوکان بەڵام لە ئایندەیەک لە پرۆژە استراتیجیەکان دابینکردنی ئاوی دۆڵی ئاکویان کە ئێستا بەرنامەی بەناحیەبوونیشی هەیە لە پێخاڵە بۆی دابین بکرێت. کاکەڵگورد هەفتەی ڕابردوو سەردانێکی گرنگتان هەبوو بۆ کۆماری ئیسلامی ئێران بەرهەمی ئەو سەردانە چی بوو بۆ ئیدارەی سۆرە؟ ئەم سەردانە لە سەر داوای کۆماری ئیسلامی ئێران بوو کە هەموو پارێزگاکان سەردانی ئێرانکەن ئەمەش ئەمانزی ئەم سەردانە زیاتر بەرزکردن ئاستی جمزۆڵی بازرگانی بوو لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی ئەوەی کە ئیدارە سەربەخۆی سۆران شوێنێکی استراتیجی گرینگە هەم بەنسبەت ئێران و هەم بەنسبەت تورکیاش کە دەکەوێتە سنوورەکانی دەکەوێتە سەر هەم ئەردوو وڵاتە بۆیە ئەمە لەم سەردانمان بابەتی زۆر باش باس کرا لە دیداری یەکەم کۆبوونەوە بە ئامادەبوونی وەزیری ناوخۆ و جێگیری وەزیری دەرەوە بۆ کاروباری بازرگانی و هەرسێ پارێزگای کرماشان و ورمێ و کوردستان لەوێ ئامادە بوون و ئەندام پەرلەمانەکانی ناوچەکان لەوێ ئامادە بوون هەموو گەورە بەرپرسان و بازرگانانیش لەم کۆبوونەوەیەکی بەرفراوان ئامادە بوون بە تێر و تەسەڵی باسمان لە کێشە و گرفتەکانی بەردەم جۆڵی بازرگان لە نێوان ئەو وڵاتی کۆماری ئیسلامی ئێران و حکوومەتی هەرێمی کوردستان کرد و باسمان لە میکانیزمی چارەسەرکردنی ئەم کێشانە کرد کۆبوونەوەکان زۆر باشی بەڕێوەچوون و لە دوای نیوەڕۆکە کۆبوونەوەکان بەردەوامیان هەبوو لە کۆبوونەوەی لاوەچی لەگەڵ پارێزگای هەولێر تەبان کۆفتە بە سەرۆکاتوی پارێزگاری هەولێر بوو لەوێ پارێزگای هەولێر و ئیدارەی سەربەخۆی سۆران و ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕینیش لەگەڵ پارێزگای ئازەربایجانی ڕۆژ ئاوە کۆبوونەوە لەگەڵ ژووری بازرگانی باسمان لە کێشە و گرفتەکان کرد کاتی خۆشی لێک تێگەیشتنیی 16 خاڵی هەبوو لە نێوان پارێزگای هەولێر و ئازەربایجانی ڕۆژ ئاوە باسمان لە جێبەجێکردنی ئەم خاڵانە کرد لەوێ کۆبوونەوەکان بەسڕ بەردەوام بوون و ڕۆژی دواتر لە سەردانێکی کارگە و نەخۆشخانەیەک دوای لەگەر ژووری بازرگانی کۆبوونەوەی کچکە ئەنجام درا دیسانەوە لەوێ باس لە هەموو ئەو کێشە و گر و گرفتانەکران کە لە نێوان لەسەر خاڵە سنوورەکان هەیە بڕیارەکە ئەوە بکە لە بانکی داهاتوو کۆبوونەوەیەکان بەردەوامیان هەبێتن لەسەر سنوور بۆ ئەوەی لەوێ باس لە میکانیزمی جێبەجێکردنی ئەو بڕیاران دەبدەن کە لێ باسمان لێ کردوونە و وەزیری ناوخۆ پێشنیاری ئەوەی کرد کە
هەر نەبێ 6 مانگێک جارێک ئەو کۆبوونەوەانە یان لە هەرێمی کوردستان یان لە کۆماری ئیسلامی ئێران بەردامیان هەبێتن بۆ ئەوەی بڕێ لە هەموو ئاستانگێکی زۆری بازرگانی بچێت. دەواازەی چێلەشین لە سنووری قەزای سیدەکان یەکێک بۆ لەو بابەتە گفتوگۆی لەسەر کراوە بۆ ئەمە گەیشتونەت هەنگاوێک ئایا ئەم دەواازەیە ئەکرێتەوە؟ بەڵێ تەوان دوو دەواازەی نوێ کە باسی لێوەکرات چونکە ئەوانەی کە دەگەڵتە سەر سنووری ئازەربایجانی ڕۆژئاوا ئیدارە سەربەخۆی سۆران و ئیدارە سەربەخۆی ڕاپەڕین بوو باس لەکردنەوەی دەواازەی سیدەکان و کردنەوەی دەواازی قاسم ڕەشیش کرا. ئێمە بۆمان باسکردن کە ئێمە دەستمان بەڕێکارەکان کردووە و حتا جادەکانی و ڕێگاوبانەکانش دەستمان پێ کردی. ئێستا پرۆژەی دۆلی زەرزێ لە دواری جێبەجێکردندایە بە وردی باسمانەوە کرد و باشم لەوە کرد کە ئێستا دەواازەی زێتێ بەڕووی لەگەڵ وڵاتی تورکیا کرایتەوە کە ئەوش دەکەوێتە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بە هەبوونی دەواازەی سیدەکانیش دەبێت خاڵێکی استراتیژی ترانزیت لە نێوان حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران و حکوومەتی تورکیاش کە بەناو هەرێمی کوردستاندا تێپەڕ دەبێتن و ئەمە سوودی بۆ هەرسێ لایەنی ئیران و تورکیا و بۆ هەرێمی کوردستانیش دەبێت. ئەوەی تێگەیشتن کۆماری ئیسلامی ئێرانیش هەنگاوەکانی دەست پێ کردووە هەر لەسەر دەواازەی ئەوانیش زۆر بەوە ینی حەز دەکەن ئاستی جمزۆلی بازرگانی بەرەست بێتەوە بە دڵنیایی و بەکردنەوەی دەواازەی زیاتر ئاستی جمزۆلی بازرگانی بەرز دەبێتەوە و ئەوان پارساڵیش زۆر لەسەر ئەم بابەتە مهتەم بوون و ئەم ساڵش بە هەمان شێوە ئینشاڵڵا کار جدی لەسەر دەکرێت. لە ڕووی ئەمنیشەوە گفتوگۆتان لەسەر ناوچە سنووریەکان کرد بە تایبەتی کە زۆرجار تۆپبارانی کۆماری ئیسلامی ئێران بۆ مەڕداران و ئاژەڵدەران گرفت دروستەکە؟ ئەوانشمان باس کرد. طبعاً مبەڕەریوان بە هەبوونی هێزەکانی ئۆپۆزیسیۆنی ئێرانە لە سنوورانە و ئەم بەڕاشکەوانە بۆمان باس کردن کە هێزەکانی ئۆپۆزیسیۆن تەواجدیان نییە وەکو پێویست و ئەوان هاوکار لەگەڵ ئێمە بۆیە دەبێ ئەوەی خەڵک لە بەرچاو بجیرێتن گوتنیشتان لە بەرچاو بجیرێتن کە بە تایبەتی لە هاوینیان کە سەردان دەگەڕێنەوە بۆ گوندەکانیان بۆ بابەتی ئاژەڵداری و ڕز و باخ. دو پرسیاری من لەسەر دەواازەی زێتە ئێستا کە کراوەتەوە کارەکانی جموجۆڵی گەشتیاری تێدا بەردەوامە؟ ئەوەی زێتە جارێ لە هەنگاوی یەکەم تەنها بە ڕووی گەشتیارەندا کرایتەوە تا ئەو ڕێگابانانە دروست دەکەین و لە لای حکوومەتی تورکیاشەوە کە ئامادەکارەکانی تەواو بوو. طبعاً هەنگاوی دوم ئەوەیە کە ببێتە دەواازەیەکی بازرگانیش ئەمە لە هەنگاوی یەکەم ئێستا هەم لە ڕووی گەشتیاریەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتیشەوە چکە خەڵکی ئەو گوندانە پەیوەندیش کۆمەڵایەتی تونند و تۆڵیان هەیە بە هەبوونی ئەم دەواازەیە ئەم پەیوەندیانە باشتر دەبن و لە ئایندێکی نزیکیش وەکو دەواازەیەکی بازرگانی کاری لەسەر ئەبنە سەرچاوی خێر و بێر بۆ ئیدارەی سۆران دەواازەکان بەتابێتە دەواازەی زێت سیدەکان و حاجی و مەرانیشمان بەدڵنیاییەوە هەموو ئەو دەواازانە کە دەکرێنەوە جموزۆڵێکی بازرگانی بۆ خەڵکی ناوچە بۆ بەرزکردنەوەی هەلی کار ڕێگا و بانەکان ینی ئەوانە هەمووی کاری خاڵی پۆزتیفن و خاڵێکە بابلێن ئەگەر نێگەتیڤ بیتن بابەتی ڕێگاوبانەکانەوە قەڵەباڕغی هاتوچۆیەکانە و ئێمە دەمانەوێت پێش ئەوە ئامادەکاریەکانی خۆمان بکەین لە ڕووی ڕێگاوبانەوە کە بتوانین بە شێوەیەک بێتن ئاستەنگ بۆ هاوڵەتیانی ناوچەکە دروست نەکات. کاکەگۆر لەبەر کەمی کات سەرنج و پرسیار و زۆرە بەڵام ئەتەوێت لە کۆتاییدا لە قسەکانت چی بە هاونیشتیمانیان بڵێ لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران؟ دەمەوێت بەوان پێ بڵێم کە ئێمە هەموو هەوڵ و تەقەڵایەکمان بۆ ئەوەیە کە خزمەتی ئەوان بکەین هاوکارمان بن لەگەڵمان و من لێرەوە پامێش تایبەتیم هەیە بۆ هاوڵاتیان کە زۆر جارن گلەی ئەو دەکرێن کە ملوانەیە وەکو پێویست ناتوانم هەموو هاوڵاتیان ببینم بەڵام لەوە دڵنیا بن کە نایانبینم ئێمە هەر بۆ کاری ئەوان و بۆ خزمەتکردنی ئەوان لێرەینە کە لە ژوورەوەش بووم و لە ماڵەوەش بووم و لە هەر شوێنێک بووم ئەوەی من تەنها کار ئیشی ئەوانە کە دەیکەم بەڵام لەوانەیە نەتوانین هەموو جار وەکو پێویست هەموو هاوڵاتیانم لێرە داوای لێبوردیان لێ دەکەم و دڵنیاشان دەرم ئێمە دەمانێت هەم لە ڕووی ئیداری و کارژێری و لە هەموو فەرمانگەکانیش بە شێوەیەکی وا خزمەتیان بکەین کە سۆران ببێتە ئیدارەیەکی نمونەی. ئێستان خۆشبی. بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەوەی بینیتان دیدارێکی تایبەت بوو لەگەڵ بەڕێز هەڵگۆر شێخ نەزیف سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران بە سوپاسەوە بە ڕاشکاوانە وەڵامی پرسیارەکانی ئێمەی دایەوە تا لە دیدارێکی نوێ پێتانەگەینەوە کاتێکی شاد و مەڵاوە.